پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێت خۆشەویستان. شاری ئەدینبۆرگ گۆشەگیرترین شاری جیهانە کە گەیشتن و مانەوە تێیدا ئەستەمە. ئەم شارە دەکەوێتە دوورگەی تریستان دیکونها کە دەکەوێتە نێوان ئەمریکای باشوور و باشووری ئەفریقیا. ئەم شارە هێندە دابڕاوە کە ناتوانرێت بە ئاسانی سەردانی بکرێت. تەنانەت کەسیش بۆ هەزاران ساڵ لە بوونی نەدەزانی. لە ساڵی 1506 دۆزرایەوە، بەڵام تا ساڵی 1867 کە شارەکە دامەزرا کەس نیشتەجێی نەبووە و ئەمەش لەبەر ئەوەی کە زۆر دوور بووە. نزیکترین شار لێوی دەگاتە دووری 1000 کیلۆمەتر. بۆ ئەوەی بگەیتە ئەم شارە دوورە دەستا پێویست بە مۆڵەتی تایبەت هەیە. ئەگەر توانیت مۆڵەت بەدەست بهێنیت ئەوە دەتوانیت گەشتێکی زۆر خۆش و پڕ لە سەرکێشی ئەنجام بدەیت. سەرەتا دەبێ بچیتە ئەفریقیا، بە تایبەتی بۆ کیپتاون کە پایتەختی باشووری ئەفریقیایە، کە لەوانەوە کەشتیەکان هەموو مانگێک دەستنە 12 شوێن بۆ گەشتکردن و یەکێک لە شوێنەکانیان ئەم دوورگەیەیە کە تێچووی چوون بۆ هەر یەکێک لەم 12 شوێنە نزیکەی $1000 و توانای ئەم کارە زۆر قورسە، چونکە دانیشتوانی شارەکە ئەولەویەتیان هەیە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆی، لەگەڵ ئەوانەی کە دەبێ بچنە ئەو شارە بۆ وەرگرتنی پشوو و ئەوانەی سەردانی دەکەن تەنها گەشتیار نین، بەڵکو پزیشک و فەرمانبەری حکوومەتن. ئەگەر بەختت باش بوو و سەرکەوتوو بووی لە سواربوونی کەشتێکە، خۆت ئامادە بکە، چونکە گەشتەکە 6 ڕۆژی دەوێت و لە ژوورێکدا دەخەویت کە هەمووان لەگەڵ یەک لە گەرماودا هاوبەشی دەکەن و هیچ شتێکت نابێت کە بە درێژایی کات سەرقاڵت بکات لە ڕۆژەکە. بەڵام دانیشتن لەسەر کورسێکەت و سیرکردنی شەپۆلەکانی دەریا ئەگەری هەیە چێژێکی زۆرت پێ ببەخشێت. دوای 6 ڕۆژ ناگەیتە شارەکە، چونکە زۆر بچووکە و هەندێک کات دیار نییە، بۆیە لە کەشتێکەدا دەبەزیت و سواری بەلەمێک دەبی تا دەگەیتە شوێنی مەبەست. دوای ئەم هەموو سەرکێشیە دەگەیتە گۆشەگیرترین شار لە دنیادا، بەڵام لەوێ دەتوانیت چی بکەیت؟ سەرەتا دەبێت ژوورێک بدۆزیتەوە بۆ بەسەربردننی شەوەکەت، بەڵام بەو پێی لەوانە هۆتێلی لێ نییە، دەبێت لە ماڵی یەکێک لەو 270 دانیشتوانە بمێنیتەوە کە لە شارەکەدا دەژین. هەر ژوورێک لەوێ بە $70. بەڵێ ئەمە کەمێک گرانە، بەڵام 3 ژەم خواردن و توانای شۆردنی زیلەکانت لە خۆ دەگرێت. دوای ئەوەی ژوورەکەت بەدەست دەهێنیت دەتوانیت چی بکەیت؟ لە ڕاستیدا دەتوانیت چەند شتێکی دیاریکراو بکەیت، چونکە شارەکە تەنها یەک مەیخانەی هەیە و ڕۆژانە تەنها چەند کاتژمێرێک کراون و لەگەڵ یەک فرۆشگایەک کە تاکە شوێنە دەتوانیت کۆمپیوتەر بەکرێ بگریت بۆ پەیوەندیکردن بە ئینتەرنێتەوە. جگە لەوەش ئەو دوورگەیە زۆر بچووکە و زۆربەی دوورگەکە گڕکانە، بۆیە زۆر کەم شت هەیە بۆ بینین. لە دیوەکەی تردا دوورگەکە هیچ کەنار دەریایەکی شۆستەی نییە، بەڵام دەتوانیت دیاری گۆڵف بکەیت یان سەرکەویت بەسەر شاخی گڕکانەکەدا، چێژ لە بێدەنگی و ئارامی وەربگرە و لەگەڵ خەڵکی شارۆچکەکە قسە بکە کە چیرۆکی سەرسوڕهێنەرت بۆ دەگێڕنەوە. شارەکە پاس و هەندێک ئۆتۆمبیل و ماتۆرسکیل و تراکتۆری تێدایە و یەک ڕێگایەکی قیرتاو کراو و مانگا و ئاژەڵی تریش هەیە، بەڵام ژمارەیان زۆر کەمن. سەرجەم دانیشتوانی شارەکەنەوەی ئەو خێزانانن کە بۆ یەکەم جار گەیشتونەتە ئەم دوورگەیە، بۆیە ئەو خێزانانەی کە لەوێ دەژین تەنها 8 ناوی بنەماڵی جیاوازیان هەیە، چونکە هەمویان خزمایەتیان لەگەڵ یەکتر هەیە. بەڵام دەبێت زیاتر گرنگی بەم شوێنە بدرێت، چونکە نەخۆشکەوتن زۆر مەترسیدارە لەم شارەدا. سەر ڕایبوونی نەخۆشخانە و پزیشک و پەرستار و ئامێری تشکی ئەکس، بەڵام دەبێت حاڵەتە ئالۆزەکان بگوازرێنەوە بۆ ناوچەی کیپتاون کە بۆ مەودای 6 ڕۆژ لەناو کەشتی دەبیت تا دەگەیتە ئەوێ. سەبارەت بە دانیشتوانەکەشی ژیانێکی ئارام دەژین وەکو دەبینن، بەڵام گڕکانەکە مەترسیەکی خەوتووە. بۆ نمونە لە ساڵی 1961 دوای تەقینەوەی گڕکانەکە لەسەر دوورگەکە، هەموو دانیشتوانی دوورگەکە گواسترانەوە بۆ ئینگلتەرا. پاشان بۆ ماوەی 2 ساڵ لەوێمانەوە تا مەترسیەکە کۆتایی هات. زۆربەیان بڕیاریاندا بگەڕێنەوە بۆ دوورگەکە، چونکە بە پێی باوەڕی خۆیان ژیانیان لە ئینگلتەرا تاقی کردوتەوە
کە 2000 هێندە گەورەتر بوو لە دوورگەکەی خۆیان کە ملیۆنان ئۆتۆمبیل و گۆڕەپانی وەرزشی تێدا بوو. هاتوچۆش زۆر بوو و شارەکان زۆر گەورە بوون و ملیۆنان کەسی تێدا دەژیان. ئەوانش ئەم شتیان بەدڵ نەبوو و بڕیاریاندا بگەڕێنەوە بۆ کۆمەلگا بچووکەکەیان. ڕەنگە بڕیارەکەیان بۆ زۆر کەس سەیر بێت، بەڵام ئەوان پێیان باشە لە شارەکەی خۆیاندا بژین کە هەمویان یەکتری بناسن و هەمووان یەک خێزان بن کە تاوان و کاری نەشیاوی تێدا نییە. شارێک کە دەرگای ماڵ و ئۆتۆمبیل هەمیشە کراوە بێت و ئێستا گەنجەکانیان گەشت دەکەن بۆ دەرەوەی دوورگەکە و بە دوای سەرکێشی دەگەڕێن لەگەڵ ژنیان پیاودا، بەڵام دوای ماوەیەک دەگەڕێنەوە و وەکو باو با پیرانیان خێزانێک لە دوورگەکەدا پێک دەهێنن. بەڵام پرسیارەکە ئەوەیە کە چۆن دەژین. زۆر بەیان وەک جوتیار کار دەکەن و هەندێکیان لە ماسی گرتن کار دەکەن. زۆر کەس پرسیار دەکەن ئەگەر بمەوێ بچم لەم شارە بژیم و تەنها سەردانی نەکەم چی ڕوودەدات. بۆ ئەم شتە ببورن، چونکە ئەو شتە لەم شارەدا مەحاڵە و لەم دوورگەیەدا زەویەکە بۆ هەمووانە و هەر خێزانێک پارچێکی دیاریکراوی بۆ نیشان کراوە کە دەبێت بیپارێزێ. بەو پێی هەموو زەویەکە دابەش بووە، لەبەر ئەوەش ڕێگە بە هەبوونی دراوسەی نوێ نادەن و هەموو خەڵکەکەی دۆست و نزیکی یەکترن و ئارەزوو دەکەن هەر بەم زۆرەش بمێننەوە. بۆ زۆر کەس ئەم شارە ناوازەیە وەیە سەردانی کردنی بۆ ماوەی جارێک شایەنێتی، یەکێک لەو بوارانەی کە خۆشە تاقی بکرێتەوە کە تەنها گەیشتن بەو شوێنە بۆ خۆی سەرکێشیە. ژیان لەگەڵ دانیشتوانەکەی شتێکی هێندە و ڕوژێنەرە کەوا دەکا هەز بکەیت گەشتت کردووە بۆ سەردەمێکی زۆر کۆن کە شتەکان ئەوەندە ئاڵۆز نەبوون وەکو ئێستا و خەڵکی ڕێژەیان زۆر نەبوو. ئێوەش لە کۆمنت پێمان بڵێن کە ئارەزووی سەردانی کردنی ئەم شارە دەکەن یاخودنا. بەم زۆرش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. هیوادارم ڤیدۆکە جێگای ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەمان تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.